ئیمڕۆ کۆمەڵێ خاوەن پرۆژەی دەواژنەکان سەردانی ژووری بازرگانیان کرد سەبارەت بۆ بڕیارەی کە لە حکوومەتی ناوەندۆ دەرچووە کە بڕیارێکی پەرلەمانی عێراقا لە هەژدەی پێنجە ئەم بڕیارە دەرچووە بە قەدەغەکردنی هاودەکردنی مریشکی بەستوو و زیینوو و هێلکە و ماسی. بەڕاستی ئەم بڕیارە خەونی چەند ساڵی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بووە کە دەیان جار ئێمە کۆبوونەوەمان ئەنجام داناوە سەبارەت بە قەدەغەکردنی ئەم بەرهەمانە لەگەڵ قایمقامەتی سلێمانی لەگەڵ لوژی ئابووری ئەنجومەنی وەزیران لەگەڵ پارێزگای سلێمانی نەگەیشتنە نەتیجەیەکی ئەوتۆ کە قەدەغە بکرێت. خۆشبەختانە ئەم بڕیارە ئەتوانم بڵێم لە بەرژەوەندی تەواوی عێراقا بە تایبەتی هەرێمی کوردستان چونکە قاعەکان هۆڵەکان لە کوردستانە بە شێوازێکی فراوان هەیە. چەند ساڵێ لەوە پێش کەوتوو بوون ئەوەی کە تووشی زەرر و زیانهی زۆر ببن. خۆشبەختانە ئەم بڕیارە ئەتوانم بڵێم جێگرەوە ئەبێ بۆ ئەو زەرر و زیانی کە ئەوان پێشتر لیان کەوتووە. و ئەم پرۆژانە کە لە شاری سلێمانیە 800 پرۆژەی هەیە کە خۆی ئەگرێتەوە لە 1250 پۆڵی بەخێوکردنی مریشکی و جووچک. ئەم بڕیارێکی زۆر باش بوو. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێ بەم بڕیارەوە و جێبەجێ بکە. حکوومەتی ناوەند قسوێتێ بواری جێبەجێکردنەوە. ئێمە داوام بێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە ئەم بڕیارە پابەند بێ پێوەی کە بتوانین کۆمەڵێ پرۆژەی تریش هەیە کە بەڕێوەیە دوای ئەم بڕیارە بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەتوانن بڵێم هەلی کار بۆ دەیان هەزار کەس ئەڕەخسێنێ و عێراق جارێشتر ئەبوژێتەوە لە ڕووی ئابووریەوە. زۆر سپاس بۆ هەموولایە. بە ناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ژووری بازرگانی سلەیمانی. لە ڕاستیدا ئێمە ساڵێکە لەگەڵ ژووری بازرگانی سلەیمانی خەریکی ئەم ئیشەین کە مریشکی بەستوو قەدەغە بکرێ. خۆشبەختانە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی بەغاوە بڕیارێکی دەرکردووە کە مریشکی بەستوو بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێ. ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پابەند بێ بەو بڕیارەی پەرلەمانی عێراق کە مریشکی بەستوو بە هیچ شێوەیەک داخلی هەرێمی کوردستان نەبێ. لەبەرەوەی ئێمە مریشکی خۆمان لە خۆمان زیادە ساڵانە لە پارێزگای سلێمانی 67,000 تەرمان پێویستە بە هەڵەبجە و گەرمیانەوە، بەڵام لە هەمان کاتدا 167,000 تەرمان مریشک هەیە. لە هەمان کاتیشدا پرۆژەی تریشمان هەیە لە بواری دروستکردندایە و چەندین پرۆژەی تریشمان هەیە لە مەعاملاتدا جێبەجێ بکرێت.